ئەو کەناڵە منافقەت دوور ڕوە کوردیانە کە شەو ڕۆژیان ئیشیان لەسەر ترساندنی ڕۆڵەی مسلمانانە تۆ دامەنشە بە دیاریانەوە. خۆمە کابرایەک نییە وەسابێ مسلمان بێ بڵین کاکەگیان قوربانگیان مەکە دوو پیا و دوو ڕێز عەشرەت بنێرین بۆ ماڵەکەی و سڵحی لەگەڵا بکەین. کابرام بێدینە، کافرە، شێت، بابە واز بێنن لە مزگەوتا دانیشتووی حرامە بۆت باسی شتی دۆزرا. لەم کاتی بەڵاو فیتنە و موسیبەتانە دوورکەینەوە لە قیل و قال. فلان واڵێت ئەو کەناڵە وایوت، ئەو تەلەڤیزۆنە وایوت، ئەبێ وەزعەکە چی لێبێت، فلان کەس وایوتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت إن الله كره لكم ثلاثا. خوای گەورە سێ شتی زۆر پێ ناخۆشە. یەکێ لەوان القیل والقال، واڵێن وایانوت. دەی تۆ ئەگەر حساب بۆ پێغەمبەری خواکەی صلی الله عليه وسلم قسەمە گێڕەوە مەڵێ واڵێن وایانوت، ئەو کەناڵە وایوت، کەناڵە کوردیەکە، کەناڵە عەرەبیەکە، کەناڵی عەرەبیە و جەزیرە و فلان و فلان، ئەو کەناڵە منافقەت دوور ڕوە کوردیانە کە شەو ڕۆژیان ئیشیان لەسەر ترساندنی ڕۆڵەی مسلمانانە تۆ دامەنشە بە دیاریانەوە. مێشکی خۆتت مەشغوڵ کردەوە بە دیاریانەوە. بڕۆ مەشغوڵی ژیانی خۆت بە، مەشغوڵی ئیمانەکەت بە، مەشغوڵی ئەو تاوانانە بە الذي أنقض ظهرك کە کۆڵی پشتی قورس کردوین بۆ قیامەتمان. چیمان داوە لە شەڕی ئەمریکا؟ تۆ بە تەمای بەرامبەر بە ترەمپ بۆستی، بەرامبەر بە تەمای بەرامبەر شێتێکی وا بۆستی ناتوانیت. پارە و تەیارە و تۆپی بەدەستە و خۆمە کابرایەک نییە وەسابێ مسلمان بێ بڵین کاکەگیان قوربانگیان مەکە دوو پیا و دوو ڕێز عەشرەت بنێرین بۆ ماڵەکەی و سڵحی لەگەڵا بکەین. کابرام بێدینە، کافرە، شێتە، بەری لێ ناگیرێ. ئیتر تۆ هەتەمای قسەکە کیا بکەی؟ لە وڵاتێکی ئەوروپی و دوورەدەست و لەو ئەمریکایە و بڕیارێک دەرەکا و بە قسەیەکەن. ئیتر هەر بڕیارێک دەرەکە جوولەکەی قسەیەکەکە ئەو بە قسەیەکە. تۆ بێ بڵێ خوایە سەلامەتمانکەی لووتیان بشکێنیت، هیچ شتێک بەبێ ویستی خوا نابێ. ئەمەش تاقیکردنەوەیە. أولا يرون أنهم يفتنون في كل عام مرة أو مرتين يما لصالك جار دوجار تاقية كرين وتاقي كرنوي قورا ويخود لقيل قالوا فلان والو أو بيا والو دو اختيار دانشنو لمزقوتاو أو ده مباسي أو شربية شيء كل بخوام أمريكا وايا أو إسرائيل وايا تو ولا لمالي خوا باسي دجمني خوابكي بابا واز بينن لمزگەوتا دانیشتووی حرامە بۆت باسی شتی دۆزراوە بکەی. پیاوێک بڵێ شتم گوم بووە سونەت وایە دوعای لێ بکەی، بڵێ خوایە نەیدۆزیتەوە. سە تۆ حەڵاڵە بۆت باسی ئەمریکا و ئیسرائیل بکەی، تۆ پێت خۆشە خەڵ لە ماڵەکەتە باسی دوژمنانی خوا بکە، دوژمنەکەت بکە. ئەی چۆن حەڵاڵە بۆت لە ماڵی خوای پەروەردگارە باسی دوژمنی خوا بکەی، دوژمنی خوای گەورە. بۆیە حرامە بۆتان لە ئەختیارێکتان لە گەنجێکتان لەم ماڵی خوای پەروەردگارە و لە هەر ماڵێکی تری خوای پەروەردگارە باسی ئەمریکا و ئیسرائیل و ئێران کرێت. ئەو خوایە خۆت بە شاهید بەڕام گەیان کەلیمەی ئیسرائیل کەلیمەی ئەمریکا لە هەر ماڵێک لە ماڵەکانی تۆ بێت، خوایە خۆت بە شاهید بەڕام گەیان حرامە باس بکرێت، چونکە ئەوانە بەڕاستی دوژمنی تۆن، دوژمنی دینەکەتن. بۆیە خۆتان بپارێزن لەو بابەتانە. پاشان کەفا بالمەرئی ئیثما ئەن یحەدیث بكل ما سمع. بەسە بۆ تاوانباری ئینسان هەر قسەیەکە بیستێک سەری گێڕێتەوە. دانشی لە جیاتیەوەی ڕۆژۆکەت بشکێنی، دوو قم ئاو بخۆی، تۆزێک فێنکایی بە ڕۆحت بدەی، دێیت لە تەراوی حال لە بینی تەراویحەکانە ئاگادە شەڕەکەیە چی بووە چی نەبووە، سێ ساروخی تەقاندووە، تۆ عیب ناکەی، شوورەی ناکەی، تەماشای قەد و قیافەتی خۆتت کردووە، لە جێوەی دوو سوبحان الله بکەیت و دوو ئەستەغفیر الله بکەی. باسی ئەو بابەتانە مەکەن لە مزگەوتە. باسی ئەو بابەتانە لە شانت، لە شەوکەتت، لە قەدت، لە قیافەتت، لە کەرامەتت، لە شەرەفت ئەشکێنێ ئەگەر بە خۆت بزانی. ئەگەر ئەو بابەتانەشت نییە ئێمە لەگەڵ تۆمان نییە. هەر کەسێکی لە دەرەوەی مزگەوتەکان، لە شاشەکان، لە سەر کۆڵانەکان دانیشیت، ئەگەر ئەو بابەتانە و دینت نییە، ئیمانت نییە، کەرامەتت نییە، ئێمە خیتابمان لەگەڵ توان نییە. بۆی خۆت بپارێزە لەم مانگی ڕەمەزانە کە مانگی لێخۆشبوونە. کەناڵەکانیشیان چییە؟ کەناڵەکانیشیان لەسەر زۆرترین بینەرە.
کێ زۆرترین درۆ. سیاست یانی چی؟ سیاست یانی درۆ. سیاست یانی درۆ. هەواڵ یانی چی؟ هەواڵ یانی درۆ. کام کەناڵە زیاتر بینەری هەبی ینی درۆی زۆرترە. ئەو ماناکەیەتی بینەری زۆرترە ینی درۆی زۆرترە. ئەهلی ئیسلام عیب ناکەن، ئەهلی ئیسلام بە دیار کەناڵێکەوە دانشن کە بە قوتی دزراوی ئەو میلەتە دانراوە و دەڵێ کۆمنت و لای بکە هەتا سیاری ببیتەوە. ئەوە زانی مانای چییە؟ ئەوە مانای ئەوەیە تۆ هەر دەرفەتێکت بۆ هەڵبکەوێ بۆ دزی گوێت پێی نییە، چونکە ئەزانیەوە قمارە. قمار إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. تو يك آماده بي بكومنت وبلايكك سياريك بيتو كقوتي أو ملتيا سبين ببي بسروكي ولاتيكش غندليكي تزيكيت كواته تاك بتاكي أواني كومنت كان بو كنالانا آمادن بودزي آمادن بودزي بزماني بروجو بتماي تزيد بەتەمای بڵێ خوای ڕەحمشمان لێ بکەیت. قەت خوای گەورە ڕەحم بە خەڵکانێکی دز و فاسق ناکات. بۆیە هەر کەسێک وا بوو بیناسنەوە ناوی تۆمارکەن لە مێشکی خۆتانەوە دزە دز. ئەو ڕۆژێک لە ڕۆژان بۆی ڕێبکەی قوتی خۆتان و ماڵ و مناڵتان ئەدزێت. باش باش بیناسن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی بەسە بۆ تاوانباریتان کە هەر شتێکتان بیست بیگێڕنەوە. کەناڵە شتێکە بیستێ گێڕیتەوە لەوەی بیستێ گێڕیتەوە عیبە بەڕاستیەکەی.